ئەو پاشەکشە و مەترسیانەی ئەمڕۆ بەرۆکی قەوارەی دەستوری هەرێمی کوردستانیان گرتووە دەرەنجامی حتمی ململانەی توندی حیزبی نێوان پارتی و یەکێتین، نەبوونی هێزێکی پێشمەرگی یەکگرتوو، پەرلەمانێکی کارا و حکومەتێکی شەرعی ناوماڵی کوردی هێندە لاواز کردووە کە زەمینەیەکی واڵای بۆ دەزوەردانی هێزە ئیقلیمی و دەرەکیەکان ڕەخساندووە. ئێستاش بەم دوو هێزە لە بری دامپیانانی کێشەکان و بەخۆداچوونەوە سوورن لەسەر ململانەی حیزبی لەسەر حیسابی خەڵک و قەوارەی هەرێم. ئێستا هەر لایەکیان ئەدوێنی ئەوانەڵێن ئێمە ئەمانەوێ لە پێناوی هەرێمی کوردستانە، بەڵام بەدڵنیاوە لە پێناوی خەڵک واقعەکە شتێکی ترە. پێم وایە تاکە شتێکە یەک پێوەەر لای ئەوان هەیە، پێوەرەکەش پاراستنی بەرژەوەندی حیزبی و کەسی و لە ماڵی خۆیانە و ئەوەی ناوی بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەزمموی حکومڕانی و قەواری هەرێمە بەداخەوە بەهۆی ئەم دەسەڵاتەی کە ئێستا لە هەرێمە هەیە، قەواری هەرێمی کوردستان لە بەردەمی مەترسی گەورەدایە. ئەم داڕمانە بۆ چاودێران پێشبینی کراو بوو، بەڵام بۆ دەسەڵاتدارانی هەرێم واقعێکی حاشە هەڵنەگرە. پێشتر و ئێستاش کۆمەڵی دادگەری دەسەڵاتدارانی ئاگادار کردوتەوە کە پێویستە چاکسازی ڕاستەقینە لە حکومڕانی و ژیانی خەڵکدا بکەن و خۆیان لەگەڵ هاوکێشە نوێیەکاندا بگونجێنن، بەڵام بێباکی و قۆڕەکاری هێزەکانی دەسەڵات هەرێمی بەرەو ئەو قەیرانە قورسە بردووە. بەداخەوە من ئەڵێم یعنی بنەماکانی پایەسەرەکیەکانی هەرێمی کوردستان خەریکن لەرزۆکە بن، ئێکە لەرزۆک بن هەرێمی لەسەر ناوەستێ، بۆیە ئەبینی لە حکومەتی ناوەندیە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ بێسەنگ و بێباها بینیانی ڕۆژ لە دوای ڕۆژە بێتە نزولی زیاتر بکەین، پرساییمان نامێنە لە ناوەندا لە ناو خۆشمانە بۆ شێوەیە کە هەیە و دابەشی دوو زۆن بووە، دوو زۆنەکەشەوەتە شێوەی ئیداری هەرێمی کوردستانەدەن، بۆیە مەترسیەکان جدین و مێژووین و ئەم بەرپرسیارەتە گەورەیە پێویستە وەلا حیزبیەکان بگۆڕێ بە وەلای نیشتیمانی و نەتەوەی بۆی فریاب بکەوین جارێکی کە بتوانین هەرێمی کوردستان ڕابگرینەوە. ئەگەر پارتی وێشێتی بەزۆی سازش لە سەرخواستە حیزبیەکانیان نەکەن و استراتیژێکی نیشتیمانی یەگرتو نەگرنەبەر با هۆزی گۆڕانکاریەکان هەمووان بێکەوە ڕادەماڵێت و کاتیش بە خێرایی لە زیانی ئەزمموی هەرێمی کوردستان تێدەپەڕێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.